بانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن بۆ هیوام کام بۆش ڕۆژێکی پڕخێر و خۆشی بێ بۆ هەمووان و بە تەندروستێکی باشەوە ڕۆژەکەتان دەست پێ بکەن ئینشاءڵڵا بەیانی ئەمڕۆ بە ئەرێنی دەست پێ بکەن بۆی کە بتوانین ڕۆژێکی باش و خۆش بوو بزەرهێنین. ئێمە لە بەیانی 24 بڕگە و بابەتی سادە بەڵام بەسوود و بڕزانیاریمان بۆ ئامادە کردوون تام کاتژمێرە لەگەڵ خواردنی نانێکی بەیانی بینەر و بیسەری بەیانی 24 بن. با سەرەتا لەو بڕگە و بابەتانەوە دەست پێ بکەم کە ئامادەمان کردو و دواتریش بەردەوامە بم. لە هەرێمی کوردستان کەسانێک هەن حەزیان لێ زوو خانەنشین ببن. بەڵام بە پێچەوانەوە کەسانێکی دیکەش هەن دەڵێن پیشەکەیان بە حەزی خۆیان هەڵبژاردو و نایانەوێت خانەنشین ببن. ئەم بەیانیە باسی خانەنشینی و یاسای کارگەڕی دەکەین. تونکردنەوەی ڕوخسار بە داوی ئاڵتوونی لە بەیانی 24 لەگەڵ پزیشکی پسپۆر باسی تونکردنەوەی ڕوخسار بە داوی ئاڵتوونی و جۆرەکانی جوانکاری ڕوخسار و پێز دەکەین. هاوڵاتیەک لە شاری ئیستانبول بە هاوکاری هاوسەرەکەی خۆبەخشانە خواردن بە سەگە بێلانەکان دەدەن لە کاتی بەفربارینە و شوێنێکی گەرمیشان بۆ دابین کردوون. لە وڵاتی بریتانیا کەسێک بۆ نمونە لە نێوان 4 کەسی تەمەن 18 هەتا 34 حەزیان لە خانەنشینی پێشوەختێ واتە پێشەوەی کاتی تەمەنیان بێ حەزەکەن خانەنشین بن. لە هەرێمی کوردستانیش کەسانێک هەمان حەزیان هەیە بەڵام بەشێکی دیکەی هاوڵاتیانیش کە ئەو کارە هەڵیان بژاردووە ئەو پیشەی ئەیکەن بە تایبەت لەو دایرە لەو فەرمانگەی کارەکەن کە بە حەزی خۆیانە دژی خانەنشین بوونن حەز ناکەن خانەنشین بن حەزەکەن بەردەوام بن. وی هاوکارمان دالیا کەمال بۆ چوونی بەشێکی خەڵکی وەرگرتووە لەو بارەیە و بابینەری بین دواتر لەسەر و بابەتە زیاتر قسە دەکەین. بەتاچی دەگەر ینی ئینسان تەفەڕۆخ کات بۆ ژیانی خۆی حەزەکە زووتر تەقاوت بێت تەبیعی. ئەگەر زووتر خانەنشین بووی تا چیتە کرد؟ وەڵاهی تر ژیان ئەزانێ ینی ئەگەر تۆ ژیانێکی ڕێک و پێکت هەبێ حەزەکەی ئیسراحەت کەیت و ینی چێژ لە ژیانی خۆت ببینی. بەڵام ئیتر ئەگەر لە مەسایلی اقتصادیشا خۆتە زانی ئێستا وەزعە یعنی فریان ناکەی بە مەعاشی دایرە مەعاشێکی وانییە کە بتوانێ هەموو پێویستەکانت دابین کات ناچاری بچی ئیشێکی تر بکەیت. لە پێش شابیدات وەکو ئێستا نەبوو ئاسانکاری نەبوو لەوێ دەوام زۆر جددی بوو زۆر باهێن بوو بەس وەکو ئێستش لەبەرەوەی ئیشەکەی خۆم و خۆم حەزم لێتی ماندووبوونی تیانە. وەکو تەمان حەزەکەی لە چ تەمانێکە خانەنشین بیت؟ واللهی وەکو تەمەن نەبە و نسبەت تەمەن بەس من بن ڕێی من بۆ هەموو کەسێک نەکرد بۆ من بە پێی توانای خۆی و بە پێی لێهاتووی ئیشەکەی مەسەلەن سێ هیوا هەیە تەمەنی مناڵە بەس توانای ئەو ئیشەی نییە بەوە بەزەگەر هیوایە تەمەنیشی چەند گەورێ بەسەر توانای ئیشەکەی هەیە بە پێی توانای ئیشەکەی خۆی بەس زۆرترین کات تەمەنی ئەو تەمەنێک کە دیاری کراوە هەر شتێکی عنی باشە مەقبولە. من لە ساڵی 1995 دامەزراوم. ماوەیە هیچ کاتێک هەب بۆز بە ماندوێتی بکەیت؟ وەڵام ماندووبوون طبعاً کاری حسابات بتێونێتەوێ کارێکی ماندووکەرە ینی تۆ بەدایمی سەرقاڵی بەڵام لەبەرەوەی ڕاهاتین و ئیشەکەی ئێمەش ئەوەیە بەڕاستی ڕاهاتوین لەگەڵ ماندووبوونەکە ئاساییە لەلامە. ئەگەر تەمان بگەڕێتەوە حەزەکەی لە چ ساڵێکە خانەنشین بوویتە؟ واللهی ئەگەر تهدید بکرێ بەڕاستی چکۆ ئێستا بەپێی یاسای خانەنشینی هەرێم ئی ساڵی 2006ەوە بزانم تهدیدی عمری فەرمانبەری کردو بە 63 ساڵ دل لە دوای 63 ساڵ ئەبێ بە ئیجباری
بەڵام من پێم باشە لە تەمەنی 6 ساڵیە ئیتر خەڵک خانەنشین بێ بەڕاستی 6 ساڵ تەمەنێکە ئیتر لە دوای ئەوە بەڕای من ناتوانانی هیچ تەقدیم کەی شتی تازت پێ نابێ ئەگەر زوو خانەنشین بوویتە چیتە کرد؟ والله ئیسێکە ئێمە کە ئەگەینە تەمەنی خاننشینی کەڵکی هیچ شتێکمان پێوە نامێنێ ئەتا لە ماڵیشە خاننشی دەبیت ئیتر هیچ شتێکی وانێ کە ئێمە بیکەیت لە دوای ئەو خاننشینی حەزەکەن ئێمە کە خاننشینی لە ماڵە بین ئەو چەند ساڵە کە ماوەمانە لە ژیانمانە لەگەڵ ماڵ و مناڵمانە لەگەڵ نەوەکانمانە دانیشین و خزمەت بەخۆشی بینە سەر و تەمەنە خەمیشەکە ماوە چونکات خۆتە زانین تەمەنی لە وڵاتی ئێمە خاننشین لە 63 ساڵی خاننشینەوە 63 ساڵیش على الأكثر وأكيد إيشو كاري بكا حسك هل ناو مالو منالي خويا بيت أو كان صالك ما يتي لشانه لقى منالك كان يا بيت ئەگەر بەگەنجی خانەنشین بوویتە ئەو کاتەی کەم هەبوو چۆن سەرفتا کرد؟ طبعا أو كاتا بدوي كاري كتريشا أجرام بو ويشنكا جاني خومي باشتر بيلوي كإسكاني تياما تياهاي بۆتان چۆن ساڵە ئەزمموی کارکردنتانەیە ئەگەر دەرفەتان پێ بدرێت لە تەمەنی چەند خۆتان خانەنشینەکەن؟ من 15 ساڵە کارەکەم لێرە لەو 15 ساڵە 11 ساڵە وتەبێژی ئەم بەڕێبەتی گشتیم مرتاحم لە کارێک خۆم چکە مامەڵەکردنی کاری من لەگەڵ میوانانی وەکتۆ و هاوڕەکانی وەکتۆیە بۆیە ئیشکردنی ئەمە خۆشە بەڵام منوەکو ڕغبەی خۆم ئەگەر بڵم تەسەوەرەکەم لە 50 ساڵی من ئارەزوی خانەنشینیەکەم بووی کە ئەو تەمەنی کەماومە پێش ئەوی کە بگەمە تەقاوت بوونیەک وها ئەو کاتە پارێک کۆبکەم و بمێ لەزەتی لێ بکەم کە لەزەتی لێ ناکەم ئەمێ لە کەمێک زووتر خانەنشین بم وەچایشم لەوە نییە هەر کار بکەم و کەسابەت بکەم بووی کە ها پارە کۆبکەیت و نە ئەوەی هاتە لەو 50 ساڵە کۆت کردوێتەوە خەرجی کەچ کەس نازانێت تۆ 70 ساڵەژی دێ 80 ساڵەژی ئێستش کەسانێک هەن ئەوەندە بە دڵسۆزی کارەکەن ئەوەندە عاشقی کارەکەیانن کە بڵێن عاشقی کارەکەیانن ڕاستە چونکە بە تەواوی تەمەنی کارکردنیان کۆی بکەرەوە بە پەنجەی دەسە ژمێردرێت ئەوەندە کەم مۆڵەتیان وەرگرتووە یاخود ڕۆژێک نەبووە نەیانەوێت بچنە سەر کارەکەیان بەڵام ئایا ئەم جیلە ئێستا بە هەمان شێوەیە ئەو کەسانەی کە بەو جۆرە عاشقی کارکردن و حەزیان بە کارکردن و خزمەتکردنە هەڵبەت خزمەتکردن لە کەرتی گشتیە و خزمەتکردن بە هەموو هاوڵاتیان ئەمە ئاوا ئەکات کە جیلی ئێستا نەوەی نوێ بتوانێت بە هەمان شێوە بە هەمان کار و بە هەمان دڵسۆزی لە شوێنی کارەکەی بمێنێتەوە لەسرم بابەتە زیاتر گفتوگۆ گەم لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد شەهاب سپۆری یاسای کارگێڕی دکتۆر بانیت باش بەخێر هاتی ڕۆژێکی باش بۆیەوە ممنون سپاس بە ئینجرامیشتان باش زۆر سپاس بۆ میوانداریکردنم زۆر سپاس بتونات زۆر سپاس دکتۆر سەرەتا پێم بڵێ بەو پێی بەڕێستان لە یاسای کارگێڕی ئایا یاسای کارگێڕی چییە؟ یاسای کارگێڕی کۆمەڵە یاسایەکن کە لە بەرگێکی دیاریکراوە کۆ نەکراونەتەوە کاری ئەوەیە کە کاروباری کارگێڕی وڵات بەگشتی ڕێک بخات لە هەموو بوارەکاندا بەشێک لەوانە بەشێک لەو بوارانە وەزیفیە کە ڕەبتی بە خزمەتی وەزیفەیە و ڕەبتی بە تەقاعودە ڕەبتی بە ڕاتب چۆنێتی بەستنی ڕاتبە چۆنێتی تعاملکردنە لەگەڵ فەرمانبەر لە کارەکانیە چۆن مۆڵەت وەربگرێت چۆن دەوام بکات شێوازی دەوامکردنەکەی چۆنە ئەگەر فەرمانبەر هەڵی کرد چۆن تەعاملی لەگەڵ بکری ئەمانە هەموو کۆمەڵە یاسایەکن کە پیان ئەوەترێت لە ئیتاری یاسای کارگێڕی تعامل لەگەڵ دەکرێت بەڵام وەکو یاساکانی تر کۆ نەکراوەتەوە لە یەک بەرگێکی معەن بەڵکو لە چەندین یاسای جیاواز کۆبوونەتەوە و هەمویان ناوە ئەساسیەکەیان یان لەژێر چتری یاسای کارگێڕی نمونە لەوانە مەسەڵەن یاسای بەرزەفتکردنی فەرمانبەرانمان هەیە یاسای ڕاژەی شارستانیمان هەیە یاسای محافەزاتمان هەیە و چەندین یاسای ترمان هەیە کە ئەچێتە ژێر ئەو چتری ناوی یاسای کارگێڕیە یاسای تەقاعودمان هەیە چەندین یاسای تر باشە دکتۆر ئێمازین لە هەرێمی کوردستان لە زۆربەی سێکتەرەکانە یاسای باشمان هەیە ئەوەش هەڵبەت لە زۆربەی بوارەکاندا سەلمێنراوە کە لە یاسادا زۆر کەم و کوڕیمان نییە بەڵام لە جێبەجێکردنەکەیەتی جەبا باسیەوە بکەین ئایا خانەنشینبوونی پێشوەختە لەناو یاسای کارگێڕیدا ڕێگە پێدراوە چۆنە؟ خاننشین یەکێکە لەو بابەتانەی کە یاسای کارگێڕی باسی دەکات طبعاً یەکێکە لەو مافانەی کە فەرمانبەر هەیەی فەرمانبەر هەم ئەرکی لەسەرە هەم مافیشی هەیە خاننشین یەکێکە لە مافەکانی کە باسی لێوە دەکا
خاننشینی تەنزیم کراوە بەپێی یاسای ژمارە 27 ساڵی 2006 ئێمە کە یاسای خاننشینی عێراقی کە لای ئێمە نافزە و کاری پێ دەکرێەوەی کە ئێمە کاری پێ دەکەین جیاوازە تەوان لەگەڵەوەی کە لە بەغدا کاری پێکرێەوەن هی 2014 کاری پێ دەکەن بەپێی ئەو یاسایە زەمانێکی ینی مدەیەکی زەمەنی معەنی دیاری کردو کە دەبێت ئەوەندە خزمەتەی هەبێ و ئەوەندە تەمەنەی هەبێ اینجا دەتوانێت نابێت لە 15 ساڵ کەمتر بێ بەڵێ نابێت لەوە کەمتر بێ اینجا دەتوانێت تەقاعد بێ ینی بۆ ئەوەی بتوانێت حەقی ینی مافی تەقاعدی وەرگێ دێ بەلانی کەم 15 ساڵ خزمەتی هەبێ و تەمەنی لە 50 ساڵ کەمتر نەبێ ینی ئەمە یاساکە تهدیدی کردووە بەڵام دەکرێت هەتا 63 ساڵیش بەردەوام بێت لە وەزیفە خزمەتی خۆی بەردەوام بکە طبعا لەگەڵ زیادبوونی خزمەتی ڕێژی تەقاعودێکەشی زیاد دەکە ئەوەش فەرقی هەیە جگەل لەوە لە دوای 63 ئایا مافی هەیە بەردەوام بێ لە دوای 63 دەڵێ بەپێی قانونەکە لە هەموو حاڵەتێک دەبێت تەقاعد بکرێت ئیلا لەو حاڵەتەی کە دائیرەکەی زۆر پێویستی پێبێ لەسەر پێشنیاری وەزیری مختص واتە وەزیری تایبەتمەند بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران دەتوانێت ڕاژەکەی درێژ بکاتەوە بۆ ساڵێ بۆ 3 ساڵە مدەکە تەمان ساڵ بۆی درێژ دەکرێتەوە ئەمە کێتەوە سەر مەهارەت و بەڵێ هەندێک بەتەکیت هەندێک لە اختصاص هەیە زۆر دەگمەنە کە فەرمانبەرێکی معەن هەیەی تو پێویستت پێێتی کە ئەو اختصاسە بمینێتەوە و لەگەڵ ئەوەشدا من لەگەڵەوە مەکو مەستایکی یاسای کاریگەری ینی کە ئێمە بەردەوام جیلەکانی خواری خۆمان فێرکەین بۆ ئەوەی کاتێک ئێمە دەگەینە 63 بە ئاسانی بتوانن بێنە جێکی ئێمە و جێەکانمان پڕکەنەوە و خەلەل دروست نەبێت لە ناو وەزیفەیە باشە باسیەوەت کردوتە خەلەل دروست نەبێ ئایا ئەمە نابێتە هۆیەوەی کە کەموکوڕی لە کاری گشتیا دروست بێ کاتێک کەسانەگەیانێت پێشوەختە خانەنشین بن ئەگەر پسپۆڕەکانیان دەگمەن بێ لەوانەیە خەلەلێک دروست بکە مێ بە جەنابەت بڵێم کە باس لەواکەین تەقاعد چەند جۆرێکە بە بۆ 12 بکەمەوە تەقاعدی ئیجباریمان هەیە کەوەیە کە لەگەر دەگەیتە سنی تەقاعد کە 63 ساڵەکەی ئیجباریە دەبێت تەقاعدی مەجالیتیانە تەقاعدی اختیاریمان هەیە ئەو تەقاعدەیە کە جەنابەت باسەکەی پێشوەختە ئایا دایرەکەی ملزەمە کە بیداتێ ئەو ئەگەر 50 ساڵی خزمەتی خۆی تەواو کرد و 15 ساڵی وەزیفی هەبوو حەقی خۆیەتی داوای تەقاعدکە لە ماوەی ساڵێک ئەتوانێت دایرەکەی بەدیلێکی بۆ بدۆزێتەوە ئەگەر ئەتوانێت ڕاستە خۆ ڕازی بێ توانێت تا ساڵێک ڕازی نەبێت دواتر بەدیلەکەی بۆ بدۆزێتەوە دای بنە باشە جۆرێکی کەشمان هەیە هەر بە ئەوەشی باز بکەم لە تەقاعد ئەوش تەقاعدە بەهۆی نەخۆشیەوە کاتێک کە ئینسان نەخۆشە بێ و ناتوانێت بەردەوام بێت طبعاً ئەو بابەتەمان بە چەند دقێکی یاسای ڕێکخراوە ئیجازەی پێدەدرێت تا مەرحەلەیەک دواتر ئەگە هەر زانرا بە تەقییدی توبی کە ئەم کەسە ناتوانێت توانای داوامی هەبێ ئەوە حال تەقاعد دەکرێت هەر چەندی خزمەتی هەبێ وا هەژمارەکەی بۆی دەگەێنرێتە 15 ساڵ حتا کەمیشی هەبێت 2 ساڵیشی هەبێت سێشی هەبێت دوای تەزبیت دووشی هەبێت سێشی بۆی دەگەێنرێتە 15 بە مەرجێ استقطاعاتی تەقاعدی بدا و تەقاعد دەکرێت مردنیش یەکێکە لە هۆکارەکانی تەقاعد دیسان خوا نەخواستە فەرمانبەر طبعا ئەمە بوو پارێزگاریکردن لە فەرمانبەر 2 ساڵ خزمەتی هەبوو مرد ئەو دیسان تەقاعدەکەی بۆ دەگەێنرێتە 15 ساڵ وەکو 15 ساڵ تعاملی لەگەڵ دەکرێت استقطاعاتی لێ دەبڕێ و بۆ تەقاعد دەکرێت باشە دکتۆر زۆر جار کەسانێک هەن بە تایبەت یاخود بڵێن بەهرەیەکیان هەیە لێ کارەکەیانە ئەوەندە قاڵبوونەتەوە بوونەتە خەبیر لە ئیشکردنە داواکەن کە بۆیان درێژ بکرێتەوە ئەمە تا چەند ئێستا لە ناو هەرێمی کوردستاندا زیادی کردەوە چەند ساڵ توانای هەیە لە 3 ساڵ یان زیاتر کەمتر ئەمە ئەکەوێت یاخود بە چه پێوەرێک بۆی هەیە کە بۆی زیادکەن خۆی داوایەکات یاخود بە پێی پێویستی کارەکەیە و ئێستش خانەنشینی بۆ هەموو کەس ئەوەی بۆ کرێت یاخودنا وەک باسمان کرد هەموو مۆزەفێک لە دوای 63 دەبێت کۆتایی بە ڕاژەکەی بهێنرێ و حالی تەقاعد بکرێت ساڵی تەمەنی بەڵێ 63 ساڵی تەواو کرد کۆتایی پێدێ دەبێت حالی تەقاعد بکرێت هەندێک اختصاصاتی دەگمەن هەیە وەکو جەنابەت باست کرد یان هەندێک کەسایەتی هەیە گەیشتوتە دەرەجەیە کە زۆر ئیستیفادەی لێ دەکات دەوڵەت لەسەر داوای خۆی نابێ لەسەر پێشنیاری وەزارەتەکەی وەزیری وەزارەتەکەی پێشنیار دەکات بۆ ئەنجومەنی وەزیران درێژی بکاتەوە دەسەڵات دراوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە حەسرەن ینی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەتوانێت ئەو ڕاژەی بۆ درێژکاتەوە بۆ
3 ساڵ بەڵام 3 ساڵەکە بەسەر یەکەوە نا مەفروض وایە ساڵ بە ساڵ بۆی درێژ بکرێتەوە بە پێی حاجەت ئەم ساڵی بۆ درێژ دەکرێت ساڵتر پێویست بوو دەبێت درێژ بکرێتەوە گە ساڵەتر پێویست بوو درێژ دەکرێتەوە لەو بەدوان نییە بۆ کەس درێژ ناکرێتەوە پرسیاری جەنابەت لەسەرەوەی ئایا لێرە لە هەرێمی کوردستان زۆرە نه زۆر کەمە ئێستاکە بە تایبەتی لەگەڵ کابینەی نوێ درێژکردنەوەی ڕاژە زۆر بەکەمی ئەنجامە درێ زۆر بەکەمی هۆکاری چییە؟ وڵی لە بەرەوەی دەرفەت بکرێتەوە بۆ خەڵکانی تر بێنە پێشەوە سواز بخوای گەورە لە هەرێمی کوردستان بەڕاستی توانایی ئینسان زۆر باشە گەنجەکان قابلەتی فێربوونیان یەکجار زۆرە یعنی ئێمە لە راپۆرتەکەی جەنابەت باسیەوەی کرد پرسیاری ئەوەی کرد ئایا گەنجەکان ئێستا هەمان ئەو تااقەت و حەماسیان هەیە بڵێ ڕۆڵا بەشێکی زۆری سوپاس بخوای گەورە گەنجەکانمان ئەو حەماسیان هەیە بەڵام پێویستیان بۆیە فێر بن کە فێربوون هەمان ینی تەسەوەڕی من بەشێکی زۆریان ئەگەر هەمووشیان نەبێ هەمان ئەو توانایی کە ئەم جیلێ و جیلەکانی پێش ئێمەش هەیەیان بووە ڕاستە باشە دکتۆر بڕوانامە تا چەند کاریگەری هەیە لەسەر و کەسانی کە خاننشینیان بۆ درێژەکرێتەوە ئەگەر تۆزێک قول بینەوە لە بابەتی خانەنشینی طبعاً ئێمە بە پێی یاساکان لە هەرێمی کوردستان ئەوانەی خاوەن پلە باڵاکان بوون 65 ساڵیان تەواو کردابایە ئەو جەتەقاوت دەبوون پێشتر ئەوان جیابوون کۆمەڵێک یاسای تایبەت هەیە جگە لە یاسا عامەکە ئەو یاسای هەندێک اختصاصاتی تایبەتی جیاواز کردوتەوە 65 ساڵیان تەواو دەکرد پلە باڵاکان بەسمان لە با و ئەلفە ینی مدیر عام و ڕاوێژکار و بەسەرەوە وەکیل وەزارەت و ئەوانەی پلە باڵاکانن ئەوانە بۆیان هەبوو هەتا 65 ساڵیش خزمەت بکەن هەتا وەکیلی وەزارەت بەڵام لەگەڵ یاسای چاکسازی لە خاننشین ژمارە 2 ساڵی 2021 ئەم بابەتەی گۆڕی وتی ئەمانیش نابێت دەبێت ئەوانیش لە 63 ساڵ تەقاعد بن ینی 63 ساڵی تەمەنیان تەواو کرد دەبێت تەقاعد بن ئەمینێتەوە هەندێک چینی تر وەکو دادوەران وەکو مامۆستایانی زانکۆ ئەی ئەوانە چیان لێ دێت ئەوانیش لە یاسای تایبەتی خۆیان ئەو ڕاوێژکارانی ئەنجومەنی شورای هەرێم ئەمانە یاسای تایبەتی خۆی تەنزیمیانی کردووە مەسەڵەن یاسای وەزارەتی خوێندنی باڵامان هەیە تەنزیمی زەمانەکەی کردووە بۆ تەقاعدی ئەنجومەنی شورات تەنزیمی زەمانەکەی کردووە قەزا تەنزیمی کردووە ئایا ئەمانە چیان لێ دێ ئەگەر لە من دەپرسی بۆ چوونی منی یاسایی دەبێت ئەوانش لە 63 تەقاعد بن بۆ لەبەرەوەی یاسای چاکسازی یاسایکی لاحقە وە گشتگیرە و لەسەر هەموو چینەکان مفروض وایە تەطبیق بێ ئەولەویەت وایە هەر یاسایەک پێش ئەو هەبوو وەلا بنرێ لە مەجای تەقاعدی چکە ئەو تایبەتە بە مەجای تەقاعدی یاسای چاکسازی لە مەجای تەقاعدی ئەو یاسای تەطبیق بکرێ کە لە 63 ساڵی تەمەنی تەواو کرد تەقاعد باشە دکتۆر زانین هەرێمی کوردستان بە بارودۆخێکی سەختە تێپەڕی بە تایبەت لە دوای ساڵی 2014 یەکێک لەو کاریگەریانش کەمکردنەوەی موچە یاخود پاشەکەوتکردنی بوو ئەمەش بەهۆی باری خراپی ئابوووریەوە لەم کاتەیە فەرمانبەر هەندێک بە بیانوویەوەی کە موچەنی یاخود هەر شتێکی دیکە بێت کارەکان بەڕێکوپێکی بۆ نمونە ڕای ناکرا باشە فەرمانبەرە بێت چۆن مامەڵە بکات ئایا بێ بەرژۆندی خۆی بخاتە پێش بەرژۆندی گشتی لە کاتێکا فەرمانبەرێک کە ئیش ئەکات بۆ کەسێک ئەو کەسە هەر هاوڵاتی خۆیەتی هەر هاونیشتیمانی خۆیەتی لەوانەیە پەکی کەوتە بێت لەسەر ئیشکردنێک لەو شێوەیە ئایا ئەبێت لەم کاتەیە چۆن کار بکات بەرژۆندیەکانی خۆی بخاتە پێش بەرژۆندی گشتیەوە یاخود بە پێچەوانەوە سەرڕای ئەوەش هاوکاری هاونیشتیمانیەکەی بێت ئەگەر لە مەبدە گشتیەکە قسە بکەین جارێ واجبی فەرمانبەر ئەوەیە کە دەبێت خزمەتی هاونیشتیمانیان بکە یعنی ئەو بەویستی خۆی هەڵی بژاردووە کە بچێ دا بمەزرێ لە مؤسسەیەکی معەن و بیانووی موچەش بیانوو نییە کە خزمەت نەکات دەتوانێت ئەو ئیجازەی بەدون ڕاتب بکە بۆ خۆی بڕۆ ئیشێ بکە دەتوانێت واز لە وەزیفە بێنێ ئیستیقالە تەقدیم کەوە و کارەکان نەکە بچێتەوە بۆ خۆی کارێکی ئەهلی بکە وەکو هەر کەسێکی تر بەڵام ڕاگررتنی ئیشی هاوڵاتیان هەم پێچەوانەی نەریتی وەزیفیە و کە دەبێت لە ئەسڵدا وەزیفە لە خزمەتی هاوڵاتیانە هەمیش پێچەوانەی ئەو ڕێنمایە تایبەتانن ئەو نیزامانن کە تایبەتن بە هەڵسوکەوتی فەرمانبەران ئێمە نیزامێکی تایبەتمان هەیە تایبەت ئەنجومەنی وەزیران دەری کردو تایبەتە بە چۆنێتی مامەڵەکردنی فەرمانبەران لەگەڵ چۆنەتی ئەنجامدانی کارەکانیان هەروەها دەستەی نەزاهەژ نیزامێکی ئەوهایان دەرکردووە کە هەڵسوکەوتی فەرمانبەران چۆن بکرێ و چۆن دەوامی خۆیان بکەن یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە دەبێت فەرمانبەر لە کاتی دەوامی خۆی لە دایرەکەی بێ ئەتا دوای تەواوبوونی دەوام کارەکانی بەجێ نەهێڵێ
یەکێتر لە خاڵەکان ئەوەیە کە دەبێت بە ڕەوشتێکی بەرزەوە مامەڵە لەگەڵ هاوڵاتیان بکە منەت بەسەریان نەکە لەبەرەوەی ئەو لە خزمەتی هاوڵاتیە ئەو هەڵی لێرە یەک قەوسم بەرێ ئەمە لە ناو هەرێمی کوردستاندا ئێستا پێدوانیە بووتە حاڵەتێک یاخود بەرەو دیاردەبوونی ژەڕوە منەتکردن بەسەر هاوڵاتیانە بەسەر هەر عمیلێک کە ئەچێتە شوێنێکەوە بەداخەوە ئەگەر ئەو بابەتە بەو شێوەیە بێ بەڕاستی من لەگەڵ دەوائری خوارەوە زۆر تێکەڵیم نییە نازانم چۆن مامەڵە لەگەڵ فەرمانبەرانەکەم بەڵام ئەمە شتێکی زۆر خراپە وەگوتم وەزیفە لە خزمەتی هاوڵاتیانە هەر لە سەرۆکی حکوومەتەوە هەتا بچووکترین فەرمانبەر لە ناو وڵات لە خزمەتی هاوڵاتیانە و مەفروض وایە بەبێ منەت کارەکانی خۆی جێبەجێ بکە چونکە ئەو تەقبولی ئەوەی کردووە ئەو شخصە ئەو فەرمانبەرە ئەو وەزیرە تەقبولی ئەوەی کردووە کە بچێتە بواری خزمەتی گشتی هەر ناوەکەی ئەوەیە خزمەتی گشتی واتە تو دەبێت لە خزمەتی هاوڵاتیان باشە قانون هیچ ڕێخستنێکی هەیە بۆ ئەم بابەتە ئەگە فەرمانبەری ئەمەی نەکرد چی لێ بکەین ئێمە بەڵێ قانون ئێمە یاسایشی تایبەتمان هەیە پێوتری یاسای بەرزەفتکردنی فەرمانبەران ئەو یاسایە چەند سزایەکی دیاری کردووە کە بەڕێوەبەری گشتی دایرەکە یان کەسێک بە دەرەجەی مدیر ئەتوانێت ئەفەن وەکیل وەزیر و بەسەرەوە دەتوانێت عقوبەی ئەو فەرمانبەرە بدا وەزیریش بامان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەسەرەوەتر ئەتوانێت عقوبەی ئەو فەرمانبەرە بدا کە بەو شێوەیە هەڵە دەکا ئەو عقوبانە عقوبەی کارگەڕین سزای کارگەڕین کە لە 8 سزا خۆی دەبینێتەوە دەتوانێت ئەگەر هاوڵاتی فەرمانبەر وەکو پێویست لەگەڵ هاوڵاتی تەعاملی نەکرد سزای بدا بۆ جاری دیکە هەم خۆی دووارەی ناکاتەوە طبعاً قسەی من بۆ بەڕێوەبەرە گشتێکەیەتی بۆ وەکیل وەزارەتەکەیەتی بۆ ئەو کەسەی کە سەلاحیەتی فەرزکردنی عقوبەکەی پێدراوە وەکو هەر جۆخانەکەڵی هەر فەرمانبەرێک کە وەزیر دەسەڵاتی پێ بدا توانێت عقوبانە فەرزکە ئەو عقوبانە دانراوە بۆ جوانی کە ئەمە زۆر بە کەمی ئەیبینی لە دایرەکان پەیڕەو بکرێت دانراوە بۆ ڕێخستنی کاروباری وەزیفی ئەگەر مۆزەفەکە وەکو پێویست لەگەڵ هاوڵاتیان هەڵسوکەوتی نەکرد تۆ سزای بدە ئەو کاتە سزاکانش طبعاً تەدەڕوجی هەیە لە لەفت النەظر حتا عزلی شتیا هەیە تا عزلی وەزیفیتیا هەیە وا دەکە ئەو فەرمانبەرە خۆی پابند بێ و هاوڕێکانیش چاو لەو نەکەن ڕاستە باشە لە یاخود بڵین پارێزگاریکردن لە نهێنی پیشە لەلایەن فەرمانبەرەوە ئەمە تا چەند لێرە پەیڕەوەکرێ ئایا پێت وایە فەرمانبەر کە ئەچێتە ئەوێ پابندە بە هەموو خاڵ بە خاڵ و لە بەندی ئەو فەرمانگەیە ئەو دامەزراوەی کە کاری تیاکات پێویستەکە چۆن نهێنی پیشەکەی بپارێزێن و نهێنی فەرمانگەکەشی بپارێزێن بەخوای خاک من لێ نەشارمەوە بەداخۆ من ئەم قسەیەکەم هەندێک بەشێک لە فەرمانبەران هەتا بەشێک لەوانەی لە ئاستی بەڕێوەبەری گشتی و سەرەوەترن وەکو پێویست لە یاساکانی کارگەری حاڵی نەبوونە واجبی فەرمانبەر چییە و ئەگەر کاری ئەو واجبانەی خۆی جێبەجێ نەکرد چۆن مامەڵی لەگەڵ کرد بڵێ فەرمانبەر واجبە لەسەری پابند بێ بە پارێزگاریکردن لە نهێنی وەزیفە هەندێک لە نهێنی هەیە هەتا دوای تەقاعودیشی نابێ باسی بکە بە پێچەوانەوە تو سزات هەیە سزایە دەی وەجگەل لەوەش بە پێی قانونی عقوباتیش ئەحالەی محکەمە دەکرێت یعنی دوو سزا وەرەگرێ هەم سزای کارگەڕی هەم سزای جینائیش وەرەگرێ ئەگەر بزانی ئیشەکەی ئەبێتە هۆی دروستبوونی تاوانێک لە دژی وڵاتەکەی تاوانێک لە دژی وەزیفەکەی دژی ڕای گشتی یان هەر بابەتێکی تر ئەمە کێ دەبێت ئەم کارانە بکە کێ دەبێت تەنزیم بکە ئیشی بەڕێوەبەری گشتیە ئیشی وەکیلی وەزارەتە ئیشی ئەو فەرمانبەرەیە کە دەسەڵاتی سزادانی پێدراوە ئیشی وەزیرە ئیشی وەزیر وردەکاری باشە سزا ئەم جۆرە سزایی تو ئێڵی لێرە پەیڕەوەکرێ لێرە تا چەند سزا ئەدرێ بەو کەسانە یاخود چاوپۆشی زۆرترە لەناو ئێمەیە من ناڵێم بەداخەوە بەشێک لەوانەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە پەیڕەوی سزاکان نەکەن بەڵام بەشێکی زۆری بەهۆی تێنەگەیشتن و نەزانینی حەقیقەتی وەزیفە چۆنە و ئەرکەکان چین و سزاکان چۆن فەرز دەکرێن ئەم سزانش طبعاً ڕێکاری خۆی هەیە بۆ فەرزکردن ڕەنگە پێویستی بەوە بێ ینی هیچ شتێکی زۆر ئاساییە و ینی ئەیبەتیانی ئەگەر لە هەر ئاستێکی وەزیفی بی داوای ئەوە بکەی کە فێر بی چونکە ئێمە هەتا دەمرین هەر فێر دەبی سزاکان شێوازی تایبەتی هەیە بۆ فەرزکردن چۆن دەتوانیت تۆ مەسەن لەفت النەظر ئینذار قەتع ڕاتب بدەی بە مۆزەفێک چەند جۆر قەتع ڕاتب هەیە چەند ڕۆژی لێ دەبڕی ئایا لژنەی تحقیقی بۆ چ کاتێک پێویستە لژنەی تحقیقی لە چەند کەس پێک دێ ئەمانە ئەگەر وشیاری هەبێ کەسی بەرپرس لە دایرەکە و لە بەرامبەرشە بزانێ ئەرکەکانی فەرمانبەر چین ئەوە دەزانێ سزای مناسبی بۆ هەڵبژێرێ و سزای بدا و
بەعکس ئەو سزاکە لە مەسلحەتی گشتیە هەتا لە مەسلحەتی فەرمانبەرەکەیە بۆ لە مەسلحەتی فەرمانبەرەکەیە ئەگە فەرمانبەر هەڵەیەکی کرد لە بیدایەتی وەزیفەی خۆی تو سزاددا لە جارێکی تر بە حیاتی غەڵە ناکاتەوە بەڵام ئەگەر تو لە هەڵی یەکەم قسەت لەسەر لەگەڵی نەکرد سزاد نەدا تو دقی ناکە یان تو نەتزانی کە پێویست بە سزادانە ئەوە ئەو کاتە تێپەڕێ بۆ هەڵی دووەم و سێەم و چوارەم و هەتا وای لە دێ هەڵی زۆر گەورەش دەکەن باشە دکتۆر ئەوەندەی تێبینیمان کردووە ئەو کەسانی کە ئێستا ئارەزووی خانەنشینیەکەن بە تایبەت پێشوەختە گەنجەکانن و هەموو ئەو کەسانی کە ئەزمونێکیان هەیە لە کارکردن باوا بڵێن و تەمەنێکی تەواویان لە کارکردنەکان لە پیشەکان لە فەرمانبەرەتیەکەیان بەسەر بردووە پێیان خۆشە جارە خانەنشین نەبن ئەمە چەند هۆکاری هەیە هۆکاری چییە بۆچی نەوەی ئێستا زۆر حەزی بە مانەوە نیە لەسەر کار بەڵام ئەوانەی پێشووتر تا پێیان بکرێت بم تەمەنەشەوە ئارزویەکەن کە خزمەتی زیاتر بکەن وڵی ئەوە دەگەڕێتەوە بۆ نفسیەتی ئەو کەسانەی کە حەزیان لێ خاننشین بن ینی من لەوانەیە من بەڵام بە شێوازە گشتیەکەی بە شێوازە گشتی بەرچاوە بینرێت پێویستی بە دراستێک هەیە لەسەر ئەم بابەتە بۆچی گەنج ینی ئەو قسەی کە جەناب دەفەرمووی ئێستا دەیەوێت زووتر خاننشین بێ پێویستی بە دراستێکە لە ڕووی نفسیەوە بۆچی ئەم گەنجانە نایەنوێ بەڵام بۆ چوونی من لەوانەیە خبرەی پەیانە کردبێ نەزانێ وەکو پێویست کار بکە هەست بکە کە ئەو ئیشێکی ڕۆتین دەکات دەچێتە دایرەکەی سعات هەشت لەوێ دەبێ و سعات سێ دەردەچێ و ئەگەڕێتەوە ماڵ هەموو ڕۆژێک شتێکی ڕۆتین ئەوانە دەکا مەلەل تووشی مەلەل بووە بەڵام ئەگەر فەرمانبەر قاڵ بێتەوە ینی لە ئیشەکەی خۆی و ورد بێتەوە تیایی بزانێ لی متعی لێ وەردەگرێ ینی خۆشی لێ وەردەگرێ لە کارکردن چونکە لە هەر ڕۆژێکە تۆ خزمەتی پێشکەشەکەی بە وڵاتەکەی خۆت ئەوانەی کە لە جەناب دەفەرمووی ئارەزویان خزمەت بکەن بەڵێ هەست دەکەن خبرەیەکی زۆریان پێ هەیە هەست دەکەن کە دەتوانن خزمەتی وڵاتەکەیان زیاتر بکەن داوا دەکەن یان وەگوتم تەمان لەسەر داوای ئەوان نابێ مەفروض وایە لە 63 ساڵ وەزیری معنی دەزانێت پێویستی بە فڵان هەیە یان پێویستی پێ نییە ئەگەر پێویستی پێ هەبێ ئەوە بەرزی دەکاتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و لەوێ لە ئەنجومەنی وەزیران دەسەڵات درراوە بە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە درێژکردنەوەی بۆ بکە یان نە ئەمە سڵتەی تەقدیریە ینی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ملزەم نییە بەڕای وەزیرەوە یعنی بەڵێ کەم بەرزی کردەوە فڵان کەسمان بۆ درێژ بکەرەوە ڕاستەوخۆ ئەو درێژی بکاتۆ نا ئەمە دەست پێێتی سڵتەی تەقدیری ئەگە پێی باش بێ لە مەسلحەتی وڵات بێ درێژ بکرێتەوە بۆی درێژ دەکات پێم وابێ ئەو کەسانش ئینتیمایەکی نیشتیمانی زۆر زیاتریان هەیە ئەوانە لەوانەیە یەکێک لە هۆکارەکانەوە بێ کە ئینتیمای نیشتیمانیان زۆرە من تەسەورەکەم گەنجەکانیشمان ئینتیمای نیشتیمانیان هەبێ بەڵام خەلەلێک لەو بینە هەیە خەلەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سەروی خۆی فێرە کارەکەی نەکرد دەکرێکی لە سەبەکان ئەوە بێ ینی کەسێکی مۆزەفێکی ئەنانی مەسەرەن ئەوەی خواروی خۆی فێر نەکرد بێ ئێکە تو هەر نەزانی ژیانەکەت بێتە ڕۆتین تۆ ئیساگەر لەم دەستگای خۆت کار دەکەی ئەگەر هەموو ڕۆژێکات دووبارە بێت و شتێکی نوێ نەکەی بێتاقەت دەبی و بێزار دەبی لەوەیە بەشێک لە هۆکارەکەەوە من تەسەوڕەکەم گەنجەکانی ئەمە هەمووی هەستی نیشتیمانیان باش بێ و بەرزیش بێ لەوانەیە تا ڕادێک ئەعلامەکان تەسیریان کرد بێت تۆزێکم کردن بەڵام عمومی کورد هەستی نیشتیمانی بەرزە تەسەوڕم بۆ هیوان هەمیشەوا بن دکتۆر زۆر خۆشحاڵ بووین کە میوانی ئەمەدەبوون لەم بەرنامەیە سپاس بۆ تەواوی زانیارەکەت بەخێر هاتی دێنە سەر بابەتێکی دیکە کە ئێستا بابەتێکی زۆر گەرم و گوڕی ناو کۆمەڵکەیە و بە تایبەتیش لای خانمان چونکە هەر یەک لە ئێمە هەوڵە دێن بۆی کە بجوانی بمێنینەوە بە گەنجی بمێنینەوە بۆی کە هەموو ئەو خەموو ناخۆشی ڕۆژگار کارمان تێنەکە بەشێک لە جوانیمانەوە یاخود بەشێک لە ئەوەی کە بە گەنجی بمێنینەوە ئەوەیە کە زۆر جار نەشتەرگەری ئەکرێت لەلایەن خانمانەوە بە تایبەت چەندە ئێستا گیان ناکرێتەوە هەردوو ڕێگەز بەڵام خانمان زیاتر شێوازی جیاوازتریان هەیە باسی تونکردنەوەی ڕوخسار بە داوی ئاڵتونیەکەی زانین ئەمە چۆنە وا تونکردنەوەی ڕوخسار بە داوی ئاڵتونی بۆ کەسان ناکرێت کە کێشەی چورچولۆچی پێستیان هەیە بە تایبەتی بۆ کەسانی بەساڵاچوو نەشتەرگەریەکە لەلایەن پزیشکی پسپۆڕی جوانکاری پێست دەکرێت و زیاتر بۆ ڕوومەت ئەو خوار چەناگە دەکرێت بە گوتەی پزیشکانی پسپۆر جوانکاری بە داوی ئاڵتونی بۆ ڕوخسار پێویستی بە نەشتەرگەری نییە و جوانکاریەکەش بۆ ماوەی 5 ساڵ لەسەر ڕوخسار دەمێنێتەوە ئەو کەسانشی کام جوانکاریە دەکەن چەند ساڵێک لەگەڵ هاوتەمەنەکانیان
گەنجتر دەردەکەون. بێگومان وەکو لەم بابەتە کورتە باسم کرد بۆ کەسانەی کە زیاتر یانەوە گەنجتر دەربکەون. باش ئەمە بۆ خۆی لێرە ئەوەیە کە تۆ جوانکاریەک بکەیت هەر کاتێک کە پێویستە پێیەتی نەکا وەکو مۆدل وەکو چاولێکەری ئەمە چۆنە بێ ئەمانە من قسەی زۆر لەسەر ناکەم زیاتر لە گەڵمیوانەکەم باسیەکەم کە بەڕێز دکتۆر باسل سەیدۆیە بسپۆری جوانکاری پێست بە داوی ئاڵتونی لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەخێر هاتی دکتۆر بانیت باش. بانی باش بۆ بینەرانی کوردستان 24. زۆر سپاس. دکتۆر سەرەتا پێم بڵێ بالەوە دەست پێ بکەین داوی ئاڵتونی چییە و دواتر باسی کێشەکانی پێست و چرچ و لۆچی پێستی شەکەین. داوی ئاڵتونی چۆنە چییە و کێش پێویستە کابیکە؟ داوی ئاڵتونی داوێکە کە سەرەتایی بەکارهێنانی بۆ زیاتر بۆ عملیات بەکار یان هێنا جا لە با بڵێن لە تقریبان پێش 30 ساڵێکیان زیاتر بیریان لەوە کردەوە بۆ توندکردنەوەی پێست بەکاربێنێت بەڵام ئەو داوا با بڵێن هەمیشەیی بوو دایمی بوو دوایی سەیران کرد ئەمە لەگەڵ تەمەنا تۆزە کێشە دروستەکە ئەم داوا گۆڕا بۆ نەوعێکی تر کە بوومەوەیکی کاتی بمێنێت و دوای بتوێتەوە لە ناو پێستە کە ئەمەش وردە لەگەڵ بێشکەوتنی تەکنۆلۆژیای بوو بە چەند جۆرێکی داو کە هەنێکیان لەوەی زیاتر ئەمێنێت یان ئێستا بەشێک لەو داوا تەنها بۆ جوانکردنی پێست بەکاردێن نەک تەنها بۆ توندکردنەوەی پێست. باشە کاڵن داوی ئاڵتونی موادەکە چییە؟ بەڕاستی داوێکی ئاڵتونیە یان وا ناونراوە بۆی ئەو کەسە سوودی لێ بینێ کە ئەم لە سەرەتای دروستبوونی ئەم بیرۆکەیە یەکێک لەو داوانەی کە دروست کرا لە ئاڵتون بوو ینی بەڵام ئەو جۆرە نەما ئێستا ئەو جۆرە ینی داوانەی کە هەیە ئێستا هیچیان داوی ئاڵتونی نین بەس تەنها وەکو ناوێک دەڵێن داوی ئاڵتون ئەگینا خۆی لە چەند مادەیەک پێک دێ بەپی ئەو مەبەستەی کە بۆی بەکاردێت هەیە پێڵێن PDO یان PLLA ینی بەپی ئەو مادەی کە لێ دروستەکرێت. باشە ئەکرات ئاڵتونی بێوتێکەڵی پێست بکرێ و زیانی نەبێ؟ ئەخر لە ینی هۆکارەکە ئەو بوو کە زۆر نەئەگونجا لەگەڵ پێستا بۆیە ئەو داوە نەما کە ئەوە ئێستا هیچ داوێکمان نییە کە لە ئاڵتون دروست بکرێت. باشە چ زیانێکی هەیە؟ داوی ئاڵتونی وەکو زیان هیچ زیانێکی واهی نییە. باشە بەس ئەمە وەکو هەر شتێک ئەکەوێتە سەر کواڵیتی ئەو داوای کە بەکاردێت وەکو هەر مادەیەکتر لە کواڵیتی خراپە هەیە تا مامنەوەن تا کواڵیتی زۆر بەرز. باشە دکتۆر کێ پێویستە بیکات ئەکرێت هەر کەسێک بۆ حەستی خۆی بۆ جوانکاری لە خۆیدا بیکات یاخود پێویستەکە لە تەمەنێکی دیاریکراوە بیکە؟ بەعام لە نزیک تەمەنی 30 ساڵی ئەمیش ئەکرێت بەڵام هەنێک کەس هەیە کە تووشی ئەوە بن لە یعنی وەکو پرۆسەی تەمەن ترشلۆچی دروسە بێت بەشێک لەو چۆرەیەکە لە دەم و چاومانە نامێنێت پێست لە بێ ئەو کەسانە پێویستیان بۆ یەکە دەم و چاویان تون بکرێت. ئەم ئیشەش زیاتر جاران بە نەشتەرگەریەکرا بە عملیاتەکرا بەڵام ئێستا ئەم داوە ئاڵتونیە تا حدێکی باش بووە بە جێگیرەوە بۆ ئەو نەشتەرگانێکە جاران ئەکران کە ئێستا پێویستی بە کاتێکی کەمە بە تێچوویەکی کەمە پێویست ناکە کەسەکە زۆر لە ماڵەوە بمێنێ کە ئەمانە هەمووی وەلی کردووە خەڵک زیاتر ڕوو لە داوی ئاڵتونی بکات. باشە دکتۆر باسی چرچولۆچی پێست کرد هۆکارەکانی چرچبوون و داکەوتنی پێست چییە؟ مەجموعە هۆکارێک هەیە گرنگترین هۆکار ئەوەیە تەمەن لەگەڵ زیادبوونی تەمەنە پێست بەشێک لەو کۆلاژنێکی هەیەی لە دەستەدات بەشێک لەو چۆریە کە لە دەم و چاوە هەیە نامێنێت تەنانەت ئیسقانەکانی دەم و چاوش ئەگۆڕن ئەمە زیاتر تقریبان لە دوای تەمەنی 30 ساڵیەوە. هۆکاری ترش تەمەعاً زۆرە هیلاک بوون
کەمخەوی سترس باری دەرونی کە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە زووتر پێست چرچولۆش بێیان شل بێتەوە. باشە بۆ چارەسەری ئەم چرچولۆ چییە؟ چی پێویستە؟ سەرەتا ینی چارەسەریەکان چین دواتر نەشتەرگەریەکانی یاخود لابردننی چرچولۆچی پێست چییە؟ چەند جۆر هەیە؟ چارەسەرکردنی شلبوونیان چرچلۆچی پێست بە چەند ڕێگایەکەکرێت ئەتوانی بیکینە دوو بەشی کە بە نەشتەرگەری ئەکرا جاران تا ئێستاش بەشێک لەو حاڵەتەنە هەر بە نەشتەرگەری ئەکرێت بەڵام تا ئێستا لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا چەند ڕێگەی تر پیابوونەیەکی کەوانە کە ئامێر بەکاردێ وەکو هایفۆ یان رادیۆ فرەکوێنسی بەڵام لە هەمویان باوتر و کە نەتائجی باشتر بێت داوی ئاڵتونیە داوی ئاڵتونەکەش جیاوازی ئەوەی لەوانەی تر ڕاستەوخۆ نەتیجەی دەرەکەوێت هەر کەسەکە کە ئیشەکەی بۆ ئەکرا یەکسەر نەتیجە بینێت پێویست بۆ ناکە زۆر لە ماڵەوە بمێنێ دوورکەوێت لە ئیشەکەی هیچ شینبوونەوەی گۆڕانکاریەک ڕوونایە سەرەتا لە هەفتەیەکەمە تۆزێ شوێنی داواکان دیارە بەس بۆ ماوەی هەفتەیەک بەڵام ئەگەر بەراورد بکرێت لەگەڵ عملیاتە کە ماوەیەکی زۆر ئەوە لە ماڵەوە بمێنێت پێویست زۆر جار پێویستی بە بەنجی عام بوو یان تێچوویەکی زۆری هەبوو هەموو کەسێک پێی ناکرا ئەو ئیشە بکە بۆیە ئێستا داوی ئاڵتونی خەڵک زیاتر ڕووی لێکات چونکە ئەتوانێت نەتیجەیەکی باش بداتێ لە ماوەیەکی کەم ئەو زیندوو بوون و گەنج بوونەوەی ئەدات بە پێست داو ئاڵتونیەکە کەسێک ئەیکە ئایا پێستی ڕوخساری بە شێوەیەک زیینووە بێتەوە ئەژێتەوە کە بۆ نمونە لەو چرچولۆچیە کەمتر بێتەوە واتە دەموچایەکی زۆر ڕوون و گەشەیەتە یاخود بۆ ماوەکی کاتیە بۆ ماوەکە کاتیە بەڵام چەندێکە منێتەوە تقریبا بە پێ جۆری داواکە دەست پێکات لە 4 مانگەوە تا تقریبا 2 ساڵ هەنی جار تا 4 ساڵ شاڕوات بە پێ جۆری داواکە بەڵام ئەوەی باشە لە داوی ئاڵتونیە کە ینی تەنها ئەوە نیە تونکردنەوەی پێستە بەڵام تحفیزی کۆلاجینشە ئەمە بەستەکی منیش ئەو بەشێک لەو کۆلاژنەی کە ئێمە لە دەستی کە داوی ئاڵتونیا چێتە ناو پێست تحفیزی ئەو کۆلاژینەکات ئەمەش وا ئەکات کە لە جیاتی ئێمە ڕۆژ بە ڕۆژ پیر بینەوە بەعکسەوە کە داوی ئاڵتونیەوە یعنی ئەوە لە جیاتیەوەی کە کۆلاژین لە دەستین کۆلاژینی زیاتر دروستە بێت کەواتە گەنج بوونەوەی پێست بۆیە ئەو کەسانی کە داوی ئاڵتونیان بۆ کرێت دوایی چەند مانگێک ئەڵێ دکتۆر هەستەکەم نەک تەنها دەموچاوت ڕەنگیشی جوان بووە باشە بۆ چ شوێنێکی پێستەکرد ئایا بۆ لای بۆ هەموو ڕوخسارەکرێ یاخود شوێنێکی دیاریکراوە هەیە کە ئەوەی بۆ بکەن بۆ هەموو دەموچاوەکرێ تەنانەت ئێستا بۆ بەشەکانی درێ لە شەکرێ ئەوانەی کە ینی پێستی ینی دەستە سنگە یان هەر بەشێکی تری لەش بێ ئێستا داوی ئاڵتونی بۆکرێت باشە دکتۆر بەکارهێنانی داوی ئاڵتونی وتان زیانێکی نییە بەڵام چ کاتێکە بێتە هۆی زیان ئایا بەپێی پسپۆڕی ئەو پزیشکەیە کە لە لای ئەەکەیت یاخود بەپێی کوالیتی ئەو دەرمانەیە کە بەکاری هێنیت هەردووکی داوی ئاڵتونی جۆری زۆرە طبعاً کواڵەتی باش کەواتە ینی زیانی کەم تا کواڵەتێکە باش بێت زیانەکە کەمە بێ بەداخۆش تا ئێستا ینی نەگەشتونە ئەو قەناعەتەی کە ئێمە هەوڵ بدەین بۆ سەحەتی خۆمان بە دوای شتی باشە بگەڕێن زۆر کەسێ ئەڵێ گرانە یان ئەوە تا بۆ نەمونە لێرە گرانە لە شوێنی تر هەرزانترە ئەوەی مەبەستمە لێرە زۆر ینی تاکی لەسەر بکەمەوە کە داوی ئاڵتونی شتێکی ئاسان نییە ئەبێ دکتۆرێکی پسپۆرت بیکات ئەکینا لە جیاتی ئەوەی دەموچۆ جوان کات تێکیدا بۆیە زۆر جارشە بینین کەسێک گەڕێ وەڵاهی دکتۆر ئەو ئیشەم کرد بەڵام دەموچاوی من تێک چوو یان لایەکی وەکو لایەکەی تر نییە یان تووشی مشکلە بوون یان تووشی ئیلتیهاب بوو ئەوەش هۆکارەکەی ئەوەیە کە کەسانی ناپسپۆر کە ئێستا لە کوردستانە سنتەر زۆر بووە ئەوانەی کە لەو شوێنە ئیشەکەن هەمویان دکتۆری پسپۆرنی ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ لە جیاتی ئەوەی دەموچاو جوانکی دەموچاو تێکەدی ڕەنگە شوێنی داواکان بمێنن بێتە ئلتیهابیان
هەنێ مشکلە دروست بیان زیان بەرپێستکەوێت کە زەحمەتە جاری تر چارەسەر بکرێت. باشە دکتۆر ئەم زۆربوونی سنتەرانە و جوانکاریکردنە ئێستاوای لێ هاتووە سەر لە شێوایەک لای کەسەکە دروست بکات نازانێت ڕوو بکاتە کامیان بووە لە بری هەر یەکێکیان بە جۆرێک ڕکلامەکەن کە تۆش نازانیت ئایا ئەمە کوالەتێکی چۆنە کەواتە پێمان بڵێت چۆن هاوڵاتیان بتوانن جێ بکەنەوە سنتەرێ یاخود پزیشکێکی پسپۆر کە هاوشانە لەگەڵ ئەو جوانکاری کە ئێستا لە جیهاندا ئەکرێ یان بڵین ئایا ئەوەی لە جیهانە کرێ و لە شوێنە زۆر کوالتی بەرزەکان لە هەرێمی کوردستانیش هەیە؟ لە هەرێمی کوردستانش هەیە. ئێستا زۆر کەس لە بڵێن لە بەشەکانی تری عێراق ڕوو لە کوردستانەکان یان تەنانەت هەیە لە ئوروپاشەوە کوردی خۆمان ڕوو لە کوردستانەکەن بۆ ئەو ئیشانە چونکە تێچووی ئێرە کەمترە بینە سەر ئەوەی کە بەو شێواسە بڵێن ئێمە چۆن ئەو شوێنە هەڵبژێرین کە بچین جوانکاری تیا بکەین. من ئەمە بە مختصری بە چەند خاڵێکیانی هەر کەسێک پێوێ سەردانی شوێنێکی جوانکاری بکە بۆ ئەنجامدانی هەر شتێک بێت ئەبێ چەند پرسیارێک لە خۆی بکە. ئەگەر توانی وەڵامی ئەو پرسیارەمدا دڵنیا بە کە شتێکی باشی دەسەکەوێت نەتیجەی باش دەسەکەوێت وە کەمترین زیانی ئەبێت. ئەوەش ئەوەیە چی بکەم بۆ چی بکەم یعنی یەکەم جار من ئەمەوەی چی بکەم ئایا من خەلەلێکم هەیە لە دەموچاوە پێویستەکە چارەسەریکەم خەلەلەکە چییە نەک ئەو بێ چاولێکەری بێت فلان کەس کردوێتی منش ئەبێ بیکەم. ئەگەر بۆ نمونە من چرچ و لوچیم هەیە لە دەموچاوە پێویستم بە بۆتۆکسە ئەبێ بزانم بۆتۆکس چییە ڕاستە بۆی کە چوومە لای دکتۆر بتوانم مناقەشەی لەگەڵا بکەم دکتۆر بۆتۆکس چییە نەوعی هەیە کامەی باشە کامەی خێراپە زیانی چییە باشی چیە یان پێویستم شوێنێکم ئەو چۆری لە دەموچاومان نەماوە ئەمەوێت پڕیگەمەوە پێویستم بە چییە بەچی ئەکرێت بە فلەر ئەکرێت ئایا فلەر چییە ئەبێ بزانم یعنی زۆر جار نەخۆشێت لام دکتۆر بۆتۆکسم ئەوێ بەڵام کە پرسیار لێکی سەیرەکی ئەو پێویستی ئەو مەبەستی فلەرە ینی لێکتر جیان ناکاتەوە بۆیە زەرورە ئێمە بزانین چیمانەوێت خەلمان لەکوێ ئەجا بە چی بیکەین کوواڵەتی ماوەدەکان زۆر زۆر زەورە بی ڕاستە بەداخۆش لە ئێستا لە کوردستانە هەموو جۆرە ماوەدێک هەیە کە بەشێکیان زۆر زیان بەخشن ینی یان فەیکە یان ئەوە تا بەناوی براندێکی باشەوە دێ بەڵام خۆی فەیکە لە شوێنێک تر دروست کراوە ئەوەش بە ینی بە ڕزیاتر ڕەنگە بە نرخ دیار بێت ڕاستە یعنی جوانکاری لە هەموو دنیا هیچ جوانکاریەکی هەرزانیە جوانکاری گران عادەتەن چونکە بە مەوادی باش ئەکرێ پەیوەندی بە دەم و چاوە هەیە کە بەشێکی زۆر زۆر گرنگی لەشی ئێمەیە واجهەی ئێمەیە بۆیە هیچ جوانکاریەکی هەرزان و باش ناگرێتەوە. پرسیاری سێم ئەوە لە خۆمان بکەین چۆن بیکەین کە ئەمە ئەبێ بەڕاستی لەگەڵ دکتۆری پسپۆرە بکرێ ینی دکتۆری پسپۆر کە بڵێ دکتۆر ئەمە بە چی ئەکرێت باشترە نەک ئەوە بڵێ وەڵاهی من لە ئەبێ بە بۆ ئەم شتە بە فلەر بیکەم یان من فڵان شتم ئەوێ ئەبێ ئەگەر لەگەڵ دکتۆری پسپۆرە دانیشی بزانی ئەم دکتۆرە فعلەن دکتۆری پسپۆرە پێ دەڵێ ئەم ڕێگای باشترە بۆ نمونە من دەموچاوم شلە پێویستم بە هایفۆیە پێویستم بە ڕادیۆ فرکوێنسیان پێویستم بە عملیاتیان پێویستم بە داوی ئاڵتونیە. باشە دکتۆر بە لێرە دەرفەتی وەرگرم من ئێستا پێویستم بە چییە بیکەم تو ئەوەی کە پێویستە بۆتۆکسە تۆزێ بۆتۆکسی ئەم لاولا باشە لەگەڵ ئەم دوو خەتانە کە ئەبێ بە فلەر بکرێت لەگەڵ هایفۆی ئەم سێشتە ئەم سێشتا پێویستە لە ئێستا بۆی جوانی دەموچاوت بپارێزی وام جوانیش بەردەوام بێ لەگەڵ ئەوەشە هەنێ ڕێگە هەیە کە بتانی پێس جوان بێ کە یان میزۆتێراپی یان پلازما کە ئەمانە پێس جوانەکە. زۆر سپاس دکتۆر خۆشحاڵ بووین کە میوانی بەیانی 24 بووی سپاس بۆ زانیاریەکانت بۆ هیواین کە خانمان سوود لە تەواوی زانیاریەکانتان وەربگرن بەگشت زۆر سپاس. بەفر هەموو شوێنێکی ئیستەمبوڵی داپۆشیوە بۆیە هاوڵاتیەک لە ئیستەمبوڵ بە ئەرکی خۆی زانێت کە یارمەتی
سەگە بێلانەکان بدات. ئەو هاوڵاتیەش ناوی توگای ئەبووکانە لەگەڵ هاوسەرەکەی لە دارستانێکە ئاژین. ئەو ئاژەڵانە ڕزگارەکەن کە مەترسی لەسەر ژیانیان هەیە لەم سەرمایەدا خواردنیان نییە، لانەیەکیان نییە، بۆیە لە نێو بەفردا خواردنیان پێدەن و شوێنی گەرمیشیان بۆ دابینەکەن. ڕۆژێکی زستانی بەفراوی، بەڵام هیچ شتێک ناتوانێت گەرمیەکەی توگای ئەبووکان و بۆرکۆیۆکساڵ بۆ هاوڕێ چوارقاچەکانیان سارد بکاتەوە. ئەبووکان بە فریشتەی دارستان ناسراوە بۆ کارەکانی خۆی. ئەو بۆ ماوەی 13 ساڵ یارمەتی سەدان سەگی بێخاون و بێلانە دەدات. ئەمە دارستانێکە من و هاوسەرەکەم تیایدا دەژین. کاتێک پرسیارمان لێ دەکەن بۆچی ئێمە لە دارستان دەژین، دەڵێن لەبەر ئەم سەگە بێلانانە. ئێمە شوێنێکمان دۆزیەوە لێرە، خانوویەکمان بەکرێ گرتووە لێرە نیشتەجێ بووین. زۆر سەگ هەن کە پەنامان بۆ دهێنن. ئەوانە نەخۆشن، بەتەمەنن، دەرگاکەمان هەمیشە کراوەیە بۆیان. دارستانی کۆزی شوێنێکی بەناوبانگە بۆ خاوەن سەگەکان تا لەوێ جێیان بهێڵن و لە خۆیانی دوورخەنەوە. جگە لەوەش زۆر سەگ بۆ خۆ ڕزگارکردن لە ئاوەدانی پەنادەهێنە بەرەم دارستانە. لەم دواییەدا بەفر و سەهۆڵبەندان و دابەزینی پلەکانی گەرما هانیەم دوو هاوسەری داوە کە هەندێک لە سەگەکان بهێنە ژوورەوە. بەهۆی خراپی کەش و هەوا دەرگای ماڵەکەمان بوو هەموو ئەو ئاژەڵانە کردوتەوە کە بێلانن و کەس نایان پارێزێت. ئێستا ئێمە زیاتر لە 6 سەگ دەبەنیان نێو ماڵەکەمان. شەقامەکانی ئیستانبول پڕن لە سەگ و پشیلەی بێلانە. خەمڵاندنەکان دەڵێن تەنها لە شەقامەکانی ئیستانبول 400 بۆ 600 هزار سەگ و پشیلە دەژین. هەرچەندە بەفر و بەستەڵێکی ئەم هەفتەیە ژیانی لە تورکیا و یۆنانی دراوسێ وەستان، بەڵام ئەم بەفرە نەبوو هۆیەوەی ئەبووکان لە چوون بۆ دارستان بوەستێنێت تا خواردن بە ئەم سەگە بێلانانە بدات. بێگومان گرنگترین شتی مرۆڤەوەیە کە هەمیشە ئەگەڕێ بە دوای خۆشبەختیە، ئەگەڕێ بە دوای ئەوەی کە دوورکەوێتەوە لەو بێتاقەتیە، جا ئەگەر کەم بێ یاخود زۆر بێ کە تیای ماوەتەوە. بۆیە گەڕان بە دوای خۆشبەختی بەختەوەریە لە زۆر شتدا هەیە. یەکێک لەوانە ئەو دوو هاوسەرە بوون کە خزمەتکردنی ئاژەڵە بێلانەکانەکەن. ئاسانە، هەر لە چواردەوری خۆمان دەتوانین بەختەوەری بەدەست بێنین، دڵی بەرامبەرەکەت خۆش بکە، دڵی کەس ئازێت مەدە، جوان خۆت گۆڕە، جوان پێ بکەنە تا ڕۆژەکەت بەخۆشی بەڕێوە بڕوات. بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24م پێشکەشکردن بە هیوایم هەمیشە بەختەوەر بن، تەندروست باش بن. ماڵەوە.